ڕێبوار کوردە و کەسێکی یارسانە و دانیشتووی شاری خانەقینە. ئەو پێشمەرگەیە لە هێزەکانی پشتیوانی دوو. بەشداری زۆربەی شەڕەکانی دژ بە داعشی کردووە لە گوڵاڵەوە تاوەکو کۆبانێ. هەر کاتێک بەرەو سەنگەرەکانی شەڕ ڕۆشت بێت جگە لە چەکەکەی تارەکەیشی لەگەڵ خۆی بردووە بۆ ئەوەی لە کاتی سەرکەوتنەکاندا ئەو بەرەیە پڕ بکات لەو ئاوازانەی کە بۆ سەرکەوتنەکان دەیژەنێت. تقریبا 3 ساڵە پێشمەرگەم لە پێشی ئەوەشا پێشمەرگەمە خەریکی مۆسیقا بووم. حەزم کرد هەردووکی پێکەوە بێت هەر مۆسیقاکە و وڵات پارێزی کێشەوە. بەشێک لەو پێشمەرگانی بەشداری لە شەڕەکانی دژ بە داعش دەکەن، دەیانەوێ یادگارێکی خۆش لە لای هاوڕێکانیان جێبهێڵن، هەروەها بەشێکی زۆریش لەو شوێنانەی کە بۆی دەچن وەکو ئەرشیفی ژیانی ڕۆژانەی خۆیان هەڵدەگرن و دواتر بە نەوەکانیان پیشانی دەدەنەوە. ئەرکی سەرشانی ئێمەیە کە بیپارێزین، بۆیە ئەو هەموو شەڕە بە شانازی ئەزانم کە شەڕم کردووە. ئەو تاریشە هەمیشە هەر لەگەڵما بوو لە هەموو شوێنەکانە، هەموو شەڕێکە هەر لەگەڵما بووە، چکە خۆم بە ورەیەکی ئەزانم بۆ خۆم و بۆ برا پێشمەرگەکانم. تار ئامێرێکی میوزیکی سیمدارە و زیاتر لە ئێران و ئازەربایجان و ئەرمەنستان و گورجستان هەروەها لە کوردستانیش بەکار دەهێنرێت. ئەو ئامێرە بووە بە بەشێک لە ژیانی ئەم پێشمەرگەیە و ئەو مۆسیقا و پێشمەرگایەتی پێکەوە گرێداوە. جگەلەوە بە چاوی کامێراکەی زۆربەی ئەو شوێنانەی وێنەگرتووە. ئەو لەگەڵ پێشمەرگەکان چووەتە کۆبانێ و چەندین وێنەی کوچە و کۆڵانە وێرانکراوەکانی کۆبانەی گرتووە. تار ئامێرێکە لە ئامێرە سونەتەکانی کوردی و مۆسیقا و تفانگ لە کاتی شەڕە هەمووی پێکەوە بوون، بەسرا بوون بە یەکەوە. لە دوای هەموو سەرکەوتنێکە جاران تەپڵیان لێدا. ئێستا من بە تارەکەم تێکەڵی ئەو تفانگاکەم. لە زۆربەی سەردەمەکان و لە نێو زۆربەی سوپای وڵاتاندا دەنگخۆش و میوزیکژەن هەبوون و گۆرانیان بۆ سەرکەوتنەکان گوتووە. ئەوان ئەو شوێنیان پڕ کردووە لە ئاوازەکان و دواتر وەک یادگاری بۆ نەوەکانیان لێداوەتەوە. هاوشێوەکانی ڕێبوار لە ناو هێزەکانی پێشمەرگەدا زۆرن. ئەوان جگەلەوەی بەرگری لە خاکی باشووری کوردستان دەکەن، ئاوازەکانیشیان بۆ ئەوە دەژەنن ئاڵای کوردستان هەمیشە شەکاوە بێت. هەڵۆ محەممەد ڕووداو، خانەقین.